ئەم کاتتان باش بینەرانی ڤاڕ میدیا. ئێستا من وە لە ناحیەی تازەم هاتوومەتە لای بڕیاردەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێز غەریب عەسکەری سەبارەت بە کاتی دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بزان کەی دەست پێ ئەکاتەوە و ئەو یاسایانەی وا ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقن و چاوەڕێی بڕیاردان لەسەری ئەکرێ و دەنگدان و هەروەها سەبارەت لە کۆتاییە هەنێ سەبارەت بە موچە و بودجەی هەرێمی کوردستانش ئەمەوێ پرسیار لە بەڕێزیان بکەم و دەچمە لای ئوستاد غەریب. بەڕێز بڕیاردەری ئەنجومەنی نوێنەران سوپاست دەکەین بۆ ئەم دەرفەتە دەمەوێت لەوە دەست پێ بکەم چلەی ئیمام حوسێن کۆتایی هاتوو تا ئێستا ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەی نەکردووە کەی کۆبوونەوەکان دەست پێ دەکەنەوە. هەناوی خی گەورە سەردا سواسی کەناڵەکەتان و سەررجەم بینەرە بە ڕێزەکانتانەکەم لە ڕاستیە هەفتەی داهاتوو بە پشتیوانی خوا کۆبوونەوەکان دەست پێکەنەوە تاو کاتەی مۆڵەتی فەرمیەم خولە لە خولی پێنجەمەوە تاو دەبێت. کۆمەڵی یاسا لە ئەنجومەنی نوێنەرانن بۆ دەنگدان لە سەریان دەزانم بەلای ئێوەوە گرنگترینیان یاسای حەشدی شەعبیە کەی دەنگی لەسەر ئەدەن و پێت وایە یاساکە تێپەڕێت؟ یاسای حەشتی شەعبی خوێندنەوەی یەکەم و دووەمی تەواو بووە لیژنەی یاسای شوبەرگری سەرنج و پێشنیارەکانی سەبارەت بە یاساکە تەواو کرد و بەرزی کردەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەن تا بکرێتە ناو بەرنامەی کاری کۆبوونەوەکانەوە بە پشتیوانی خوا لە کۆبوونەوەکانی داهاتوو دەکرێتە ناو بەرنامەی کار و ئێمەش وەکو پەرلەمانتاران بەگشتی و وەکو ئەندامی چوارچێوەی هەماهەنگی ئیتاڕی تەنسیقی بە پەرۆش و سوورین بۆ دەنگدان بەو یاسایە کە یاسایەکی عێراقی و نیشتیمانی و خزمەتی هەشتی شەعبی دەکات و ئەمەش کەمترین پاداشت و پاڵپشتیە بۆ خزمەتەی هەشت کردی لە پێناو پاراستنی عێراق و یەکپارچەی خاکەکەی لە پێناو پاڵەوانانی خەشت و کەسوکاری شوێی دووبریندارەکانیان سوورین یاساکە تێپەڕێنی. واحنا عازمين النواب اللي تارة تنسيقي للتصويت على قانون هيئة الحشد الشعبي إكراما لعوائل الشهداء والجرحى والحشد المقدس. أستاذ يعني شفنا بعد القراءات صارت بمجلس باس لەوە دەکرێت دوای خوێندنەوەکان بۆ یاسای حەشدی شەعبی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هەڕەشە هەیە دژی یاساکە. ئایا فشار و دەستێوەردان بۆ هەڵوەشاندنەوە و دەنگنەدان لەسەر یاساکە هەیە؟ أو عدم التصويت عليها أو عدم تمريرها يعني نهائيا؟ يعني حقيقة لم نسمح أي تهديدات للعراق وعلى هیچ هەڕەشێک قبوڵ ناکەین لەژی عێراق و هەشتی شەعبی چونکە هەشتی شەعبی یاسای هەیە و